ئەوانە کوردانی ئێزدین بەڵام لە شنگال و زێدەکەیان نین، هەر لە نیشتیمانی خۆیانن بەڵام لە ڕواندز. ئەو شارۆچکەی بە درێژایی مێژوو هیچ کات ئێزدی تێدا نەبووە و شەڕی داعش بە ناچاری ئەوانی گەیاندۆتە ئێرە. ئەمە چێن دکاناکەمی عالەمێ دەنەمەوەگرن ئاوارەنا، ئەمە چێن دەرمانە بکردن دەرمانخاناکەمی عالەمێ دەنەمەوەگرن ئاوارەنا تەقسیر ناکەن. ئەمە چن بایەک و ئەو تێنە بامە و لە ڕواندز و دوو کەمپی شارۆچکەکە پێشتر 300 خێزانی ئاوارەی ئێزدی هەبوون. ئێستا تەنها 100 خێزانیان ماون و ئەوانی دیکە گەڕاونەتەوە. بەڵام دروستبوونی پەیوەندی کۆمەڵایەتیەکانیان لەگەڵ هاونیشتیمانیانی ئەو شارە. دوای گەڕانەوەشیان نیازیان نییە پەیوەندیەکانیان سارد بێتەوە. ئەفجینارێمە تێن بامە گژنک تێن بامە مەڕەتپایی بێن و وقلنا ديما برد لي ما دان وقلني شلون سنغالي زفرين وام تين باوا هون تين باما قال اكيد باشنا بەشێک لە ئاوارەکانی دی لێرە بوونەتە خاوەن کار و بژێوی ژیانی ڕۆژانەیان دابین دەکەن. ئێزدیەکان لێرە بوونەتە ڕوانزی و شنگالی، چونکە بەشێکی زۆر لەو منداڵانە لێرە لە ڕواندز چاویان بە دنیا هەڵێناوە. هاموشۆی ئاوارەکان و خانەخوێ سوودی بە هەردوو لاگەیاندووە. کارکردنی ڕۆژانەیان بەیەکەوە بۆتە هۆکاری ئەزمون گۆڕینەوە. ئستراتێکی باشمانەوان کردێت چکەوانە ئەزمونێکی باشیان هەیە بە حکومێکەوە لە سنووری خوان کاری فەلاحەتیان کردیا. لە ڕووی بیناسازیش ئەوان حەقەتەن خەڵکێکی بە ئەزمون و باشیان تێدا لە ڕووی وەستا و ئەوانش لە ئێمە مەسەن خواردنی کوردەواری خواردنی ڕواندزی یا حەقەتەن هەستی قەومی هەستی نەتەواتیش لە بوونە و مەناسبەکان و ئەوەی کە لە ڕوانزەوان بەشداریەکەن بە تاکید استفادەیان کردیا. ڕواندز بەهۆی کۆنی مێژوەکەی کە پایتەختی میرنشینی سۆران بووە، کوردانی هەر چوار بەشی کوردستانی لێ نیشتە جێبوونا. ئێستاش سەرەڕای بچووکی لە ڕووبەری جوگرافیەکەیدا، بەڵام کاتێک سەردەخەیتە نێو بازاڕەکەی کۆڕەنجی ئاینی و نەتەوەیی تێدا بەدی دەکرێت. بەختیار قادر ڕوودا و ڕواندز.